سری پیش عواب شد. باد گرفت. طوری بارون میومد که چشتشو نمیدید. ریل داشت آب میبرد. درخت‌ها را عجب میکرد. پرنده‌ها جیغ میکشیدن. سگا باز میکردن. بیست و یەک ڕۆژ دواتر فیلمێکی خێزانی و درامایە لە نووسین و دەرهێنانی محەممەد ڕەزا خەرمەندانە لە ساڵی 2017 بەرهەم هێنراوە. داهاتی ملیارێک و 207 ملیۆن و 52 هزار تومەنە. لە ڕۆڵبینینی هەریەکە لە سارە بەیات، مەهدی قوربانی، علی ڕەزا ئۆستادی، ئەمیر حوسێنە. اکبر ساعت 11 ظهر چرا نمیری سر کار؟ این مسخره بازی‌ها رو در نیار. الان باید میمدی وسط. برو سر کارت. دارم میرم دیگه. خاوەنی چەندین خەڵاتی ناوخۆیی و دەرەوەی وڵاتی ئێرانە. فیلمەکە باز لە هەرزەکارێک ئەکات بە ناوی مرتەزا کە لەگەڵ دایکی و برابچووکەکەی پێکەوە ئەژین. سەر ڕای ئەوەی دایکیان توژبوو بە نەخۆشی شێرپەنجەیە، هەوڵ و ماندووبوونێکی زۆر ئەدات بۆ ئەوەی خۆی و دوو کوڕەکەی بژێنێت. جایزه بهترین فیلم جشنواره با لنز و سپایه تقدیم می شود به مرتضی سعدی. خاونی مرتەزا ئەوەیە کە بێتە دەرهێنەرێکی بەناوبانگ و خاوەنی خەڵاتە جۆرەجۆرەکان. بەمەش سینیاروی فیلمێک ئەنووسێت و کەمێکی لێ دەرئەهێنێ، بەڵام بەهۆی مردنی باوکی و نەبوونی کامێرا و پێویستی پێی تەواو ناکرێت. سینیارۆکەش نزیکە لە هەمان باسی نێو ئەم فیلمە کە باسی کوڕێکی بێ باوک ئەکات کە ئەوێت خەونی باوکی بەجێ بگەێنێت و شەمەندەفەرێک ڕابگرێت، بەڵام پرسیارێک ڕووبەڕووی ئەم چیرۆکە ئەبێتەوە کەوا بۆچی ئەوێت شەمەندەفەرەکە ڕابگرێت. بله؟ قطار رو برای چی نگه میداره؟ قطار نگه میداره واسه اینکه وڵامی ئەم پرسیارەش لە خودی فیلمەکە دەست ئەکەوێت کە مرتەزا ئەبێت 21 ڕۆژ جارێک دەرزی بۆ دایکی بکرێت و یارمەتی خانەوادەکەی بدات. ببین مرتضی، خدا دنیا رو اینجوری ساخته، مثل همین بازیاتون میمونه. هر قولی رو که میکشی یه قول بزرگتر میاد، اما تو دیگه کم نمیاری چون قدرتت بیشتر شده. همین روز فرداست که پرتت کنه بیرون. یفراغم اخراجت نمیکرد ادارت کار میاد میداخته. دار خواهرم توشه. بیمارستانه؟ نه آقا، ولی دارش جور نکنم واسش خیلی بد میشه. 300 چرتیکی میزنه. پول خودته. عزمت کیفتو برده برو بیرون ببینم. نمیرم. گندو رو جیگرت بذار خبر مرگ منو برات بیارم. من غلطی دلت خواست بکنی برو بکن. سمت یه دقیقه وایسا سمت خیرش میگم. من بهت گفتم کریممون قاطیه نگفتم؟ فردا دقیقا 100 نفر برام بیار کنار ری. میرم آدم خرد که نیستم میام پول بدم. قطار رو برای چی نگه میداره؟ یه روز قاطی میکنه میره باید میشه جلو ری میگه یا نگه میدارم یا میمیرم. ئەم فیلمە بەژێنووسی کوردی لە سایتی فیلمستان بڵاو کراوەتەوە. لینکەکەشی لە دیسکرپشنی ئەم ڤیدیۆیەم داناوە.